ماڵەکەی لەسەر شێوازی هێلانەی باڵندە نەخشاندووە. وەستای دەستڕەنگین و کارامە ماڵ و لانەی باڵندەکانی شەقڵاوە بنیاد دەنێت. کارادنان تۆ چەندێکە خەریکی ئەم کاری؟ لە منداڵیەوە ئەم کارە فێرم تا ئێستا بەردەوامم. پیشەی خۆمە زەم حەز لە میشەیە. زۆر باشە. ینی کەسە بۆ فێرت کە باوکتە بووە باپیرت بووە لەکوێوە فێری ئەم کارە بووی؟ ئەم کارە کاری باپیرمە لە ماوەتەوە. زۆر باش. ئێستاش بەردەوامم بەردەوام زیاتر بەردەوامە بم هەوڵ دەم. ینی باپیریش دۆ کوتاوە دەست ڕەنگین بووە؟ بەڵێ تەبعاً ئەویش ئەوا بوو. ئێستا ئەم خانوانم بینی ئەمانە هێلانە چۆلەکەن هەموو ژمارەشیان لەسرە. ئەم ژمارانە چین لەسەر ئەمانە؟ ئەم ژمارانە بۆ ئەوەیە کە مەجموعەک دروست دەکەم لەگەڵ تێکەڵ نەبیتن. ینی بەپێی گەورە و بچووکی دانەی وا هەیە بچووکە دانەی وای گەورەیە. بۆ من ئەمە ڕقم یەکە دەتوانین ڕقمەکەی بدۆزینەوە ئەوە پشتەکەیەتی بۆ ئەوەی بزر نەبێت. ئەمە ڕقم نوێیە لەگەروی گەورە ژمارەیەکی زۆر لەمانە دروست کردووە. بەڵێ بۆ دارەکانی شەقڵاوەنە بۆ دارەکان شەقڵاوە بۆ باڵندەکان بەڕاستی چۆنم ئێستا من ماڵم هەیە باڵندەکانیش هەمان شێوە دەبێت ماڵیان بۆ دابین بکەین. چەند کاتە پێویستە تاکو و یەکێک لەم هێلانانە دروست دەکەیت؟ لەم هێلانانە دەدەکەیە بە سەعاتێک لەوانەیە 50 کڵەوە دروست دەکەم. پێم بڵێ دارەکان لەکوێ ئەهێنیت چۆن چەندێک خەریکانە بیتە ئاوارڕێکیان ئەەکەیتەوە؟ ئەمە مۆبیلاتەکان پاشماوەکان فرە دەدەن میش دەتوانم بهێنمەوە هێلانەوە زۆر دووکارەتیوا لێ دروست دەکەم. هێلانە دروست کرا و ئامادەیە بۆ هەڵواسین. عەلی و ئەمیر دوو ژینگە پارێزی شارەکەن. ڕۆژانە هێلانەکان بە قەدیدارەکاندا هەڵدەواسن تاوەکو ژینگەیەکی ئارامتر و ساخڵمتر بۆ باڵندەکان دروست بکەن. تۆ تۆزە بگەڕن ناو بڕغی کام بڕوانە بەرین بۆ یەک لەو بڕغ درێژانە یەک لەوانە یەک لەو بڕگە درێژانە بەرین دەڕەڤیزەکەش توێە تەرمەفیزیشم زۆر چاکە. ئێستا ئەچینە و بەرەوە بەڵێ کاگالی پێم بڵێ ئێوە چەندێکە دەستان کردو بەم پرۆژەیە؟ ئێمە نزیکەی مانگێک و شتێکە یانی ڕقیبم لێ مانگێک و دەڕۆژە دەستان بە پرۆژێک بەڵێ پێشەکی لەسەر پێشنیاری قایمقام کاکاروان هەستاین بە تەجریبی ینی بۆ تەجروبە داماننا 15 دانەمان دانا. کاگالی پێم بڵێ بزانم خەرجیەکان کێ دابینیەکە بۆ ئەم کارە بۆ ئەم پرۆژە کاتی شارەوانی شەقڵاوە. ئامانجتان لەم پرۆژەیە چییە؟ ئامان زمانەوەیە کە پاراستنی باڵندە و ژینگە پارێز و یعنی ئێستا کە ئێمە مەسەرەن دانی زۆر دۆری دوورمە بینە مەسەر نەفرە منداڵی دەبی دەتانی ناوی منداڵەکەی لەسەری بنووسێ و هێلانێک بکوتێ. مهم ئەوە نییە کە تۆ هێلانێک لێرە هەیە بیکە دوو هێلانە بیکە سێ هێلانە کێشە نییە چکە باڵندەت زۆرە شەقڵاوە بە هەمان زۆر ژنیار لە شەقڵا بە شارەکانی تری کێشەمان نییە هەموویم کوردستانە مهم پاراستنی باڵندەیە پاراستنی ژینگەیە ئەوەیە شتەکە ئامان زمان ئەوەیە و دوایەوە کە گەشتیاران دێن سەرنجی گەشتیار ڕاکێشەیە شتێکی جوانە دیمەنێکی زۆر جوانە. ئێستا تەمەشاکەی تەمەشا لەسەر هێلانەکە ڕاوەستاوە زۆر جوان هێلانیان دروست کردووە لە ناوەیان بردوێتە ناوە بە مۆڵەتی لەوانەیە یەک هەفتە ئەوە کردی بە منەتوانم مەڵیواسم خۆ ناکەوت ئاساییە پێیشەکەتان تون و تۆڵە پێیشەکەمان تون و تۆڵە کاگارام بگرە بەس تۆ یەکەمزە ئەمە دانی بەسەرکەوە یەکەمجا یەکەمجا بەسەرکەوە ئەڵڵا من تۆزێ بۆ خاتری خوا بمگرن نەکەوم ناکەوی ئینشاءڵڵا تا چەندێک بڕۆم بەرزتر ئەرێ وەڵڵا ئەوەندەی تااقەت تێ ناترسی بڕۆ سەرەوە وڵای باشم تا ئێستا باشم ناترسێ بتومە کاگارام کاک ئەمیر ئەتوانن هێلانەکەم بەرێ ئای
با منیش دانەیە گەڵ واسم ئە لێرە باشە هێلانە ڕێژکردنی دارەکانی شەقڵاوە بیرۆکەی قایمقامی قەزاکەیە. شەقڵاوە کە خۆی ناوچەیەکی گەشتیاریە، بوونی هێلانەکان سیمایەکی جوانتری پێدەبەخشن. کاکەڕان باسیەوەم بۆ بکەی بیرۆکەی دروستکردنی ئەو هێلانانە چۆن سەری هەڵدا. خۆی پێویستە نیگا و هەنگاوی ئیداری لە هەر شوێنێک بە پێی تایبەتمەندی و تواناکانی ئەم شوێنە بێت و هاوتەری بێت لەگەڵ تایبەتمەندەکانی هەر شوێنێک. بەرە چاوکردنی تایبەتمەندەکانی شەقڵاوە کە بریتینە لە ژینگەی ڕازاوە و جوان و شارێکی گەشتیاری، کۆمەڵە هەنگاوێکمان دەست پێکردەوە بە دیراسی کۆمەڵە بابەتێکەکەین بۆ پاکڕاگرتن و پاراستنی ئەو ژینگەی کە لە شەقڵاوە هەیە، وەکو میکانیزمێکی جیاواز کە لە داهاتوودا ڕاگەێنێ بۆ کۆکردنەوەی زبل و خاشاک، گواستنەوەی زبلدان کە لە ناو شار بۆ شوێنێکی زۆر دوور لە شار، هەروەها هەوڵدان بۆ پاراستنی ژینگەکە بە شێوازی جیاوازیەکێک لەو پێشنیارەمان کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی شەقڵاوە جێبەجێکرا بریتی بوو لە دروستکردنی هێلانەی باڵندەکان لەسەر دارەکانی شار. بەم هەنگاوە جگە لە پاراستنی ژینگە، کەلتوری میهرەبانی لەگەڵ ئاژەڵان و پاراستنی مافی ئاژەڵانیش بڵاو دەبێتەوە. ئێستا کە لە بەیانیاندا باڵندەکان لە شەقەی باڵ دەدەن، خەمی گەڕانەوەی ئێوارانیان نییە کە شوێنێک نەبێت بارامی تێیدا وچان بدەن و جریوە جریوی تێدا بکەن. لێرە لەم ماڵە هەڵواسراوانەدا باڵندەکان و بێچووەکانیان ئارامتر ژیان دەکەن. لە جیاتی سەرچڵ و لقی دارەکان لێرە هێلانەکانیان دروست دەکەن. هەم لە گەرمای هاوین هەمیش لە سەرمای زستان پارێزراوترن. ڕۆژان عەبدوڕەحمان، ڕوودا و شەقڵاوە.